لە شاری هەولێر و لە بارەگای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکی دیکەی سەرۆک و بەرپرسانی لایەنە سیاسیەکان بە ئامادەبوونی سەرۆکی هەرێم و نوێنەری سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق بەڕێوەچوو. بەپێی زانیاریەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە کۆبوونەوەکەدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری باسی لە دۆخی خراپی گوزەرانی هاوڵاتیان و پەیوەندی ناجێگیری نێوان دەسەڵات و خەڵک کردووە. مامۆستا عەلی باپیر لە کۆبوونەوەکەدا ڕایگەیاندووە قەیرانی متمانە بوونی هەیە، خەڵک بڕوای بە هەڵبژاردن و کایی سیاسی نەماوە. متمانەی خەڵکیش بە چاککردنی بارودۆخ و گوزەرانیان دەگەڕدرێتەوە. پێویستە لە سەرجەم بوارەکاندا جیاوازی زۆری نێوان هاوڵاتی و بەرپرسان نەهێڵدرێ. بەپێی ڕاگەیەنراوی مەکتەبی سەرۆکی کۆمەڵ، مامۆستا عەلی باپیر لە میانی کۆبوونەوەکەدا جەختی لەوە کردووەتەوە هەڵبژاردن لە کاتی خۆیدا و دوور لە ساختەکاری و تەزویر بەڕێوە بچێ و تعبیر بکە لە ئیرادەی ڕاستەقینەی خەڵک و جەماوەر. بەپێی زانیاریەکانی پەیام شاندی کۆمەڵ بەڕوونی ڕایان گەیاندووە بەم یاسایەی ئێستاوە هەڵبژاردننی کوردستان ناکرێ. هەر بەپێی زانیاریەکان لە کۆبوونەوەکەدا بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە توندی قسەی کردووە و باسی لە بارودۆخی سلێمانی و هەبوونی زەقید و ئیدارەیی و جیاکاری حکوومەت بۆ شار و ناوچە جیاوازەکان کردووە و ڕایگەیاندووە لەمە دووە پشتگوێخستنی سلێمانی قبوڵ ناکەن. پەیام زانیوێتی لە دوای قسەکانی بافڵ تاڵەبانیەوە گرژی لە نێوان بەرپرسانی پارتی و یەکێتیدا لەسەر شێوازی بەڕێوەبردننی کابینەی نۆیەم دروست بووە و هەردوو لا گلەییان لە یەکدی کردووە. ئەمەش ناڕەزایی بەشداربووانی دیکەی کۆبوونەوەکەی لێکەوتووەتەوە و بەڕوونی ڕایان گەیاندووە مەبەستی کۆبوونەوەکە قسەکردنە لەسەر هەڵبژاردننی پەرلەمان، نەک خستنە ڕوو و دووبارەکردنەوەی ئەم جیاوازی و ناکۆکیانی نێوان پارتی و یەکێتی. هاوکات لە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەرێمدا بە بەشداری نێردەی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق شاندی کۆمەڵی دادگەری جەختیان لەوە کردوێتەوە. پێویستە لایەنەکانی دەسەڵات هێندە پێداگر نەبن لەسەر بۆچوونەکانیان بۆ ئەوەی هەمووان لەسەر خاڵە ناکۆکەکان بگەنە ئەنجام، ئەگەر نام کۆبوونەوانە هیچیان لێ سەوز نابێ و ئەنجامێکی ئەو تۆیان نابێ. مامۆستا عەلی باپیر لەو بارەیەوە ڕایگەیاندووە پێویستە بەرپرسانی پارتی بەپلەیەک و دواتر بەرپرسانی یەکێتی بێنە پێش و هەنگاو بەرەو چارەسەر بنێن. پەیام ئەوەشی زانیوە لە کۆبوونەوەکەدا لایەنەکان نەگەشتوونەتە هیچ ڕێکەوتنێک، ئەماش نیگەرانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و نێردەی نەتەوە یەکگرتووەکانیشی لێکەوتوێتەوە. بەپێی ڕاگەیەنراوەکەی سەرۆکایەتی هەرێمیش لە کۆتایی کۆبوونەوەکەدا بڕیار درراوە سەرەتای مانگی داهاتوو دوایین کۆبوونەوە بۆ یەکلاکردنەوەی تەواوی بابەتەکانی پەیوەست بە هەڵبژاردن و چارەسەرکردنی کێشەکانی بەردەم پرۆسەکە ئەنجام بدرێ. زانیاریەکان ئەوە دەردەخەن هەموو لایەنەکان هاوڕابوون لەسەرەوەی لە کۆبوونەوەی داهاتوودا ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری بکرێ. ئەگەر نا جارێکی دی کۆبوونەوەی لەو شێوەیە لەسەر ئەو بابەتە گرێ نادرێ.